لە ماوەی ئەم چەند ڕۆژەمە لێکۆڵینەوەمان لە هەندێک بابەت کرد کۆمەڵە گرفتی گەورە بەڕێوەیە چ ئەوەی ئێستا هەیە چ زیاتر یەخەی سنووری ئیدارەی سلێمانی ئەگرێواتە کاڵێن ئیدارەی سلێمانی واتە ئیدارەی گەرمیان ئیدارەی ڕاپەڕین پارێزگای هەڵەبجە پارێزگای سلێمانی بە کۆی قەزا و ناحیەکانیەوە یەکەم دۆسییان دۆسیی موچەیە ئەگەر ئەم فۆرمەی ئێستا بەردەوام بێ ئەم مانگە کە موچە دابشکرا حەجمی ئەو وەزارەتانی لە سلێمانی موچە وەرناگرن یا تەخیرە بن دوو هێندەی مانگی پێشووە بێ بە تەدریجی زیاد دەکاوای لێ دێت موچەیەکی تەواوی لە دوو سێ مانگی ئایندا موچەیەکی تەواوی پارێزگای سلێمانیە فەوتێت بۆ بەڕێزان ئێستا حالیەن کە بۆ موچە نادرێت پارەی پێویست بۆ موچە 600 ملیۆن دۆلارە 500 ملیۆن دۆلاری حازرە لە پارەی نەوت کە لە ساڵ 44 داهاتی نەوتە ئەبێ لە ساڵ 43 لە داهاتی سلێمانی خۆی بێ و لە ساڵ 57 داهاتی هەولێر و دۆک بێ واتە سلێمانی ئەبێ بۆ موچە و نەسریە واتە بۆ موچە لەگەڵ نەسریەی هێزە ئەمنی و سەربازیەکانە بەدژە تیرۆر و بەرگری و فریاکەوتن و حەفتا و کۆماندۆ و دەستگا و ئاسایش و پۆلیس و هەموو فەرمانگەکانی تری وەکو ئاگر کوژێنەوە و نەخۆشخانە و چی نزیکەی 90 ملیاری پێویست بێ ئەمان نەڵەن بە کۆی گشتی داهات ئێستا 80 ملیارمانەیە سەرباری هەموو خەرجەکانی تر مانگی پێشوو نزیکەی 20 ملیار دینار عجز بووە لە موچە هاتوون بە پارەی موچەی ئەم مانگە پڕیان کردوتەوە نەوت کەواتە عجزەکە مانگە بێ بە دوو هێندە ئەمە جگە لە موچە کە ئەم مانگە گرفتەکە گەورەترە بێ مانگی ئایندە گرفتەکە زیاتر گەورەترە بێ مانگ بە مانکەڵەکەیە بێت ئێمە لێرە چارەسەرەکەشە خەینە ڕوو بەداخەوە ئابلوقەیەکی دوو جەمسەرە لەسەر سنووری ئیدارەی پارێزگای سلێمانیە تەنانەت گەشتۆتە ئاستێک کانۆلانە بێ لە نەخۆشخانەکانە داو نەمان بێ بۆ دوورینەوەی نەشتەرگەری ئێستا لە بوژانەوەی دڵ بۆ نمونە قەستەڕەیە ئەو بابەتانەی ساردن یعنی کوتوپڕنین ڕاگیراوە لە دوو هەفتەی ئایندا هەمووی ڕاگیرێ واتەیەکێ قەستەڕەی پێویستە یەکێ جەڵدەیشی وای لێ کردی تەندروستی بە تەواتی داڕوخێ لە سنووری پارێزگای سلێمان گەورەترین مەترسی لەسەر کوردستان بێ ئاوە ئاو نە بانزینە نە موچێ ئاوە حکومەت یاریەم بڕیاری داوە لە سەرتاسەری کوردستان نۆ بەنداو دروستکە ئەو سێ بەنداوەی لە سنووری سلێمانیە بەرد ناخرێتە سەر بەرد بەڵام لە شوێنەکانی تر بەنداو دروستەکرێت مەسەن بۆ نمونە تەنیا سەدی خێوەتە دروستکێت تا چەندین ساڵی تر سلێمانی کێشەی ئاوی نابێت بەڵام بەم فۆرمە بەردەوام بێت دوو سێ ساڵی ئایندا گەورەترین مەترسی لەسەر سلێمانی ئاوە لە ناویشا ئاو پیسە بێت چونکە ئاوەڕۆکانی تێکەڵە بێ پارەی بۆ تەرخان ناکرێت سەرجەم جادە و ڕێگاوبانەکان لە سنووری پارێزگای سلێمانیان ڕاگیراون لە من وەرگرن بەم فۆرمەی ئێستا بەردەوام بێت 40 ساڵی تریش ڕێگای کەلار دەربەنیخان بۆ سلێمانی تەواو نابێت نەک نابێ بە دوو سایت یەک سایدەکەش نامێنێت و هەموو جادەکانی تریش کە ڕانیە جادەی ڕانیە 13 ساڵە تەواو نەبووە شەقامەکانی تریش تێکەچن چونکە هیچ پارێک نییە بۆ مەشارە هەموو پرۆژەی ڕاگیراوە کێشەکە ئەوەیە سەرۆکی حکوومەت بڕیارەدا و خۆی بە دوواداسوون بۆ بڕیارەکانی ناکە مانگی چوار وتیان 70 ملیۆن دۆلار بۆ ئاوی چەمچەماڵ تا ئێستا سنتێکی سەرف نەکراوە 60 ملیار دینار بۆ ڕانیە دوو مانگ پێش ئێستا بۆ ڕێگەی دەربەنیخان کەلار تا ئێستا سنتێکی سەرف نەکراوە 10 ملیار دینار بۆ ئاوی دەربەنیخان لە دەربەنیخان ئاو نییە خەڵک بەکەوتی دەستشۆردنیش نایە چونکە ئاوەکە بیز و ژەهراوی بووە سنتێکی سەرف نەکراوە یەک نمونەی بەسیتان پێڵێم هەموو میدیاکان بڵاویان کردەوە بڵاوتان کردەوە کە حکومەت لە بودجەی تەواوی کە ئەڵەی تەواوی یعنی یەکسەر بیکە 800 ملیۆن دۆلاری بۆ کۆلێرا لە سلێمانی تەرخان کرد سنتێکیش سەرف نەکرا کەس متابعی بڕیارەکان ناکە هەموو ئەو پرۆژانەی لەم کابینا کرا بەدەستکەوت چ لە ڕانیە چ لە پردەکانی هەڵەبجە چ لە کوێ کرا بەدەستکەوت و مەراسیم بۆ کرا هەر هەمووی کارکردن تیان ڕاگیراوە 873 پرۆژە لە تێک ڕایکایە جیاوازەکانە لە سنووری پارێزگای سلێمانی و ئەم سنوورە هەمووی ڕاگیراوە هیچ پرۆژێکی شتیان ناکە دوایمین پرۆژە کە نایانەوێ بڵێن ڕاگیراوە 100 مەتری سلێمانیە چەند سیارەیەکی کەم بەس وەکو دەنگەدەنگ و تەقەتەقێ لەوێ ئیشەکەن چونکە بڕیار بوو 6 ملیار دیناری ماهانە سەرف پێویش ناکرێت بەس بڵێن نەوە ساڵ ئەگەرنا بە 40 ساڵی تریش 100 مەتری سلێمانی بەم فۆرمە ئێستا ئیشی تیا بکرێتەوە نابێ و زستان لەوانەیە ئەوەشی کردویانە بەهۆی لافا و باوە بڕوە بەڕێزان ئەمەی کە منە لێم هۆشداریەکی پێشوەختە ئیدارەی سلێمانی لە دۆخێکی ئێجگار خراپایە و کێشەکەش هەر ئەمە نییە
ئێستا نەوت لە سەروی $100 وایە بێتە خوارەوە خراپترە بێ لەبەرەوەی تەرخان کراوە بۆ ئەم سنوورە لە نەوت بۆ موچە کەمترە ئەو کاتە حەزمی وەرنەگرتنی موچە کەمترە فەرمانگەکانیش بە یەکجاریە وەسێنێ بەداخەوە طبعا بەرپرسیاری سەرۆکی حکومەتە بەرپرسیاری یەکەم نەمە بەڵام ئەوانەی لەسەر حسابی خەڵکی ئەم سنوورە بوون بە وەزیر بوون بە جێگیری سەرۆکی حکومەت پۆستیان وەرگرت لە 3 ساڵەی ئەم کابینە هیچیان باسی ئەمەیان نەکردەوە هەمویان وەکو دەستکەوت باسییان بەڵام ئەمە ڕاستیەکی تاڵە ئەبێ چارەسەر کرێ چکە ئەگەرنا کێشەی نەخۆشی خەڵکە مرێ بەبەر چاومانەوە ئەوە تا نەخۆشخانەی هیوا لە مانگی 11ەوە کۆمەڵێک نەخۆشخان هەندێک جۆری دەرمانە هیچیان بۆ سەرف نەکراوە کە هەیە $3,000 $4,000 مانگانەی پیسە بەچی دابینیکە چەکی شێرپەنجە هیچی سرف ناکرێت چەکەکانەکە نەڕوا بۆ بەنک هیچی سرف ناکرێت لەولا بڕۆنە نەخۆشخانەی چاو بڕۆنە سەنتەری دڵ هیچ دەرمان نییە چارەسەر نییە تاکە دەرمان کە هەبێ ئەو لە 145 کە لە عێراقەوە دێ لە عێراقەوە لە 145 بەڵام ئەمساڵ بۆ سنووری ئیدارەی سلێمانی $1 سرف نەکراوە لە پارەی حکومەت هێرێن بۆ کڕینی دەرمان لە 155 فراغت هەیە بۆیە ئەم گرفتانە هۆکارەکەی چین هۆکارەکەی ئەو دوو ئیدارەیە کە هەیە بە پێی و ئیتیفاقی لە حکومەت هێرێمی کوردستان کراوە جگە لەو پارەی نەوت کە دێت تەواوکردنی موچە هەر مەنتیقێک لە داهاتی خۆی پرۆژە هەر مەنتیقێک لە داهاتی خۆی دەرمان هەر مەنتیقێک لە داهاتی خۆی هێزە ئەمنی و سەربازیەکان طبعاً هەژمونی حزبین هەر مەنتیقێک لە داهاتی خۆی لێرە ناتوانرێت داهات دابین پێوەکو هەولێری دۆ کەواتە ئەم بەرپرسانەی ئێرە چۆنم ئیتیفاقیان کردووە بۆ نمونە جوڵەی ئاڵوگۆڕی بازرگانی لە سنووری هەولێر و دووەک لە 170 لەم سنوورە نزیکەی لە 129 تۆ بە لە 129 توانای پێداویستی لە 143 دابینکەی نەخێر 31,000 کۆمپانیا هەیە حوتی لە سلێمانیە حوتەکەی سلێمانی چواری ڕاگیراوە تۆ چۆن نەتوانی باج و زەریبەت وەکو ئەو بێ ئەمە غەڵەتە بۆ پڕکردنەوەی ئەمە بێی بارگرانی لەسەر خەڵکی بازار دروستکەی کاسبەکە ئیشی نییە 2 ملیۆن و 3 ملیۆن و پارەی خاشاک و زبڵ و تابلۆی بازرگانی و ساڵانە و چوتی زیاتر چکە بازارەکە ئەوەسێ لە نەتیجەشە چارەسەر ئەوەیە کە ئەم دوو ئیدارەی و بێ ئیدارەیە کۆتایی پێبێ حکومەتی هەرێم لە سەرتاسەری کوردستان بەرپرس بێ لە کۆکردنەوەی داهات کە داهاتەکانیش چووە خەزیێنەی گشتی بە عەدالەت بەسەر شارەکانە دابەش کرێ ئەگەرنا زۆر هەوڵمان داوە کەس گوێ ناگرێت ئەم سنوورە بەرەو وێرانبوو دەچێت و بەرپرسی یەکەمیش سەرۆکی حکومەتە هاوڵاتیەکی گەرمیان کە ڕێگەوبانی نەبێ و نەخۆشخانەی نەبێ و هیچی نەبێ ئەڵێ کەواتە ڕەبتی من بەم حکومەتەوە چییە ناکرێت سەرۆکی حکومەت بڵێ هەر مەنتیقێک داهاتی خۆی بۆ خۆی فەرموو چ سیستەمێ باشە با ڕێگری لە قاچاقی بگرێت داهات بە ڕێکوپێکی کۆکرێتەوە بەڵام داهاتی من کوردستان بە عەدالەت تەوزیع کرێت بۆیە ئەمە من مەبەستم بوو ئەم هۆشداریە بدەم لەبارەی ئەم بابەتەوە سوپاسە